ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر تەوەریەکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک بۆ وەرگرتنی بۆ چوونەکانی ئێوە ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان دەکەین و پرسی کۆنگرەی نەتەوەیی کورد کە دوێنێ 35 حەزبی هەر چوار پارچەی کوردستان لە هەولێر کۆبوونەوە و یەکێک لە تەوەرەکانیان کۆنگرەی نەتەوەیی کورد بوو سەرڕای ئەوەی کە قسەکردن بوو ئەم کۆبوونەوەیە سەبارەت بە ڕووداوەکان و دۆخی ئێستای کۆبانێ و چۆنێتی هاوکاریکردنی کۆبانێ ئەم تەوەرە لە کاتێکدایە کە لە ئێستادا دەوترێت هەر چوار پەرچەی کوردستان کوردان بەگشتی لە دۆخێکی دژواردان و دەبێت هەڵوێستیان هەبێت لەو بارەیەوە لێرەدا بە پێویستی دەزانرێت کە کۆنگرەی نەتەوەیی کورد ئێستا ببەسرێت و ئەنجام بدرێت بەو پێی کە ئێستا کوردان پێویستیان بە قۆناغێکی ترە پێویستیان بە گفتوگۆکردنە و ئامادەکردنی زیاتر هەیە بۆ قۆناغێکی داهاتوو کە لە ئێستادا یەکێک لە پارچەکانی کوردستان کە ڕۆژ ئاوای کوردستانە مەترسیەکی زۆری لەسرە ئەمە پاش ئەوەی کە لە باشووری کوردستان هاتنی داعش هاتنی ڕخراوی چەکداری داعش کاریگەری هەبوو بەڵام تا ئێستا ئەو کاریگەریە وەکو سەرەتا نەماوەتەوە ئێستا مەترسیەکە وەک دەبیندرێت ڕۆژانە لە کۆبانەیە لە کانتۆنەکانی ڕۆژ ئاوای کوردستانە ئەم کۆنگرینەتەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت و بۆتە تەوەریەکی کۆبوونەوەکان و بە پێویستی دەزانێت کە ئەنجام بدرێت پار دەبوو کۆنگرینەتەوەی کورد ئەنجام بدرایە بەڵام ئەنجام نەدرا بەهۆی هەندێک کێشەی حەزبی لایەنەکان لە نێوان خۆیاندا لێرەدا سارە کەریم بەڕێزێک لە فەیسبوکەوە بەو ناونیشانە نووسیوێتی دەبێت کۆبوونەوەکان دوور بن لە ئینتیمای حەزبایەتی ئەم قسەیە لەوە هاتووە کە پار ئەم ئینتیمای حەزبایەتیە ڕەنگی دابووە لە کۆبوونەوەکان بۆیە کۆنگرەی نەتەوەیی کورد سەری نەگرت ئێستادا بە پێی قسەی ناو کۆبوونەوەکان دەوترێت ئەو 35 لایەنە سیاسی هەر چوار پارچەی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان یەکدەنگن لەسەر کێشەکان ئەم یەکدەنگیە پێمان دەڵێت کە کۆنگرەی نەتەوەیی کورد ساز دەکرێت و ئایا ئێوە دەتوان قسە لەسەرەوە بکەن کە تا چەند پێویستە ئێستا کۆنگرەی نەتەوەیی کورد ساز بکرێت تا چەند کورد پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە بۆ ڕێکەوتن لەسەر ئەم قۆناغی کە هاتۆتە پێشەوە ئێستا ئەو مەترسیانی کە دروست بوون دیارە پەیامنێرمان دوێنێ ئەوەی ئاشکرا کرد ئەوەی ڕاگەیاند کە یەکێک لە ئامانجەکانی کۆبوونەوەکەی دوێنێ ئەو بوو کە چۆن هاوکاری شەڕوانانی یەبەگە بکەن لە کانتۆنی کۆبانی و تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکە وەک ئاماژەمان پێدای مەسازکردنی کۆنگرەی نەتەوەیی کورد بوو و ڕۆمیۆ هەکاری کە یەکێک بوو لە ئەندامانی کۆبوونەوەی 35 حەزبە کوردستانەکە بە NRT ڕاگەیاند کە تا ئێستا لەسەر پرسە نەتەوەیەکان هیچ حەزبێک لە کۆبوونەوەکەدا بۆچوونی جیاوازی نەبووە و هەموو حەزبەکان یەکدەنگن تا چەند پێویستە ئێستا کوردان کۆنگرەیەکی نەتەوەیی ببەستن و تا چەند پێتان وایە کۆنگرەی نەتەوەیی چارەسەرێک دەبێت بۆ ئەو یەکدەنگیەی کە دەبێت ئێستا هەبێت لە هەر چوار پارچەی کوردستان وەک دەوترێت وەک هەموو لایەنە سیاسیەکان خۆیان دەڵێن حەزبە کوردەکان دەڵێن سەرکردەکان دەیڵێن ئێستا کورد بە گشتی مەترسی لەسەرەوە دوژمنی کورد ئێستا یەک دوژمنەکە ڕێکخراوی داعشەوە ئەم ڕێکخراوە هەڕەشەیە بۆ سەر هەموو کورد نەک حەزبێکی دیاریکرا و وەک خۆیان ئاماژەی پێدەدەن کەواتە تا چەند ئەم کۆنگرەی نەتەوەییە پێویستە و ئەگەر هاتوو کۆنگرەیەکی نەتەوەیی سازکرا دەبێت چی تێدا بوترێت چه بڕیارێکی تێدا دەربکرێت بۆ کوردان و بۆ هەر چوار پارچەی کوردستان بەتایبەتی ئەو ناوچانەی کە بوونەتە مەیدانی شەڕ لەگەڵ ڕێکخراوی چەکداری داعش لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/naliatv بۆ چوونەکانتان دەخوێنینەوە لەسەر شاشەی NRT دەردەکەون ئەو بۆ چوونانە هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکای بۆ ڕاستەوخۆ دەتوانن لەگەڵماندا بەشدار بن بە دەنگ و ڕەنگەوە. سامان لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە ئەم کاتت باش کاک سامان. ئەم کاتەی خۆتان باز دەستکۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس. ڕاستی بەسەلەی کۆبانیان بەسەلەی کۆبانیان شتێکی زۆر ئاساس و زۆر گرنگە پێویستە لایەنەکانی هێرزی خۆیان پارێزن لە هەموو کۆبان دووەمش پێویستە هێپەکە پڕچە کرێت دووەم فێر نابێت لە چەکداری تر غێری هێپەکە هەبێ لەوەیە چونکە ببێت بە هێزێکی نیشتیمانی بۆ ئەگەر چەکداری تر هەبێ لایەن تر بکرێ بە چەکداری بکرێ ئەو گومانتیانێ وەکو 96 و 97 دا خۆمان شەڕی ناوخۆ دروستە بێ ئەوە شتێکە هیچ گومان و هیچ شتێکی هەڵناگرێ پێویستە خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو لایەنەکانەوە یەکرەنگ بن بتنێت بۆ پەشپارتەی خاچی هەرێمی کوردستان پڕچەک بکرێ لەگەڵ ئەوەشە
لەگەڵ ئەوەشا دەبێ دریست کاتی ڕێگانەدەن هیچ لایەنێکی تر چەکدار بکرێت لە غێری یەپەکە و پەژەکە ئەو ئافرەتانیکەوا شەڕەکەن هیچ کاتێ ئەگەر بێت و سەردار بکرێ گومانێتیانێ شەڕی ناخۆدت دەستێکا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڕاستی و شەڕی لە کۆبانیاشە کردێ لە هەموو تاریخە بۆ هەموو تاریخە نووسێتەوە لە هیچ شوێنەکانە بۆ زۆر سپاس و خواتان لەگەڵ. سپاس بۆ کاک سامان شەریف لە دوهۆکەوە سڵاوت لێبێ کاک شەریف. بەڵە دیارە پەیوەندەکەی پچراوە لە سێ سادقەوە یوسف لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک یوسف. ئەم کاتە باشە شوانجان. سپاس دەکەم کاک یوسف فەرموو. باشی باوە لەگەڵ. زۆر سپاس دەکەم کاک یوسف. کاک یوسف دەوترێت ڕووداوەکانی کۆبانێ بە جۆرێک لە جۆرەکان کوردانی کۆ کردەوە بە تایبەتی حەزبە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان. پێت وایە ئەگەر کۆنگری نەتەوەیی کورد ببەسترێت چ شتێک ئیزافە دەکات بۆ ئەم قۆناغی ئێستای کورد لە هەر چوار پارچە؟ بەڕاستی گاشوان ئێمە وەکو کورد ئەبێ هەمومان یەک هەڵوێز بین یەک ڕێز بین لەبەرەوەی ئێمە کوبانێش پارچەیەکە لە کوردستان پێویست ناگا ئەو پارچە دابڕا بێت لە کوردستانی ئێمە چونکە ئێمە بە هەموو هەوڵێکی خۆمان بتوانین کە کوبانی ڕزگارکەین توانین هاوکاری کوبانی بکەین بە هەر شێوەیەک بێ بە مادی بێ بە شێوەی سەربازی بە هەر شێوە بێ ئەبێ ئێمە بتوانین کوبانی پارێزین و ڕزگاری گەین لەم کاتەیە کە ئەم نەهامەتی هاتۆ بەسەرا و کە داعش ڕوبەڕووی بۆتەوە کاشوانگیان من شتی کەم هەیە بە کورتی کاک یوسف. ئێمە وەکو ئەو زیندانەکانی شەڕی ناخۆ تا ئێستا هیچ بەرنامەیەکتان پێشکەش نەکردووە ینی هیچ بەرنامەیەکان لەسەر نەکردووە 5 ساڵە ئێمە چاوەڕێەکەین. پێشتر کراوە کاک یوسف ڕەنگە داعش زۆر شتی لەبیر بردیبێتینەوە بەڵام ئەو تەوەرانە پێشتر قسەیان لەسەر دەکرا بەڵام خۆت دەزانی ڕووداوگەرمەکانی ئێستای کۆبانێ و ناوچەکانی ناوچەداربەندراوەکانی هەرێمی کوردستان و ناوچانی کە ناوچەی گەرمی شەڕن دیارە بە پێویستتر زانراوە کە قسە لەسەرانە بکرێت. سپاس بۆ پەیوەندەکەت. ئالانی ئەلەند کە لە بریتانیەوە کۆمنتەکەی نووسیوە بەزەقی باس لەوە دەکات کە ئێمە لە سەرەتادا ئاماژەمەوەدا کە دەبوو ساڵی پار کۆنگرەی نەتەوەی کورد ببەسترایە بەڵام بەهۆی کێشەی نێوان هەندێک لایەنەوە سەری نەگرت و ئەنجام نەدرا. لێرەدا ئالانی ئەلەند بە کۆمنتێکی فەیسبوک نووسیوێتی دیاردەی خۆسەپاندن هەمیشە هۆکاری شکستی کۆنگرە بووە دەبێت سەرکردە کوردەکان لە دۆخی شاری کۆبانەوە بزانن کە حکوومەتەکانی عەرەب و فارس و تورک هیچ کات دۆستی کورد نین و نابن دەوڵەتەکانی دراوسێ لە مەسەلەی نەودا دۆستن لە نەتەوایەتیدا دوژمنن پێویستە یەکگرتوو بن لایەنەکان هەرچەندە گەشتبین نیم پێیان چونکە ڕابردوویان سلماندوێتی کە کورد لە هەمان کاتدا دوژمنی سەرسەختی خۆیەتی. ئەمە کۆمێتی ئالانی ئەلەند بوو لە فەیسبوکەوە. مستەفا لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە. ئەم کاتت باش کاک مستەفا. السلام عليكم. عليكم السلام فرموا. بەڵێ کاک مستەفا. کاک مستەفا بەباشی گوێم لە دەنگت نییە ببوورە. سپاس دەکەم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکێ ڕەنگە پەیوەندی بۆەوە هەبێ. من دەڵێم کۆبانیە وەک خۆمانم دەبێت. بەڵێ گوێم لێتە فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی بچرا. خالید لە زاخۆوە سڵاو لێبێ کاک خالید. سڵاو تەژێت الحەمد بینەرێتی هاوڕتی. گەلێک سپاس. ئەم هێویتکن کورد هەمی ببن ئێک و ئەس جاوێ پێشمەرگەی هەمیە مۆچی بکەم و ئەس جاوێ مەسعود بۆزانی مۆچی بکەم رب العالمین مەسعود بۆزانی 1000 ساڵی کرد بۆ مە هەمی کوردەوە و زۆر سوپاس. گەلێک سپاس کاک خالید لە زاخۆوە. هێمن لە سلێمانیەوە. ئەم کاتت باش کاک هێمن. ئەلو ئەم کاتەی وەڕێستان باش کاشوانەکەم باشی. زۆر سپاس دەکەم کاک هێمن. لەباری تەوەرەکەەوە چ قسەیەکت هەیە فەرموو. زۆر سپاس زۆر جەناویشتان دەستخۆشیتان لێگەم سواسانەکەم کە تاگە کەناڵن نەتوانم بڵێن زۆر بێلایەنیتان پێوە دیارەوە زۆر هەر بێلایەنیشن. سپاسی وەڕێستانەکەم دەستان خۆش بۆ تەوەرەکەتان. کاشوانەکەم بەڕای من ئەم کۆبوونەوە شتانە هەر شتێکی وەک چۆن بڵێ خۆخەڵەتان و خەڵەتانی خەڵکیە یان خۆخەڵەتانی خەڵەتانی خۆیانە
چونکە هەمومان نەزانی ئەو دوو حیزبە لە سەڵاتدارەیە کوردستان هەردووکیان لەژێر تەئسیراتی دەوڵەتە دراوسێگانان هەرێکیان وەکو داشی داوم بەدەست چیشیانە جوڵن بەڕای منە شتێکی وانی هات بەڕای من ئێستا باشە کاگێ من گرنگەوەیەکە هاوکاریی باشی کۆبانێ بکەن پرسێکی وەکو کۆبانێ دێتە ئاراوە و ئەم مەترسیانی کە دروست دەبن هەموو کەس گلەی لە لایەنە سیاسەکان دەکا کە هەڵوێستیان نییە و یەکدەنگ نین بەڵام کاتێک کۆ دەبنەوە و خۆیان دەڵێن ئێمە یەکدەنگین کۆبنەوەکانیان بەردەوام دەبێت ئەم گلەیە دەکرێت کە هیچیان پێ ناکرێت کەواتە چارەسەر چی ئەگەر وایە شوانەگیان بەڕای من ئەگەر ئەوان یەکدەنگن بۆچی یەکدەنگ بۆ ناتوانن شتێ بکەن بۆ کۆبانی بەڕای من ئەو یەکدەنگیە بەس بەدەمە بەکردەوە هیچ شتێکمان نەبینێ هەمومان نەزانین کاشوانە ئەگەر ڕاستەکەن با ئێستا هاوکاری کۆبانی بکەن هەمومان نەزانین کە ئەتوانن کە ئەتوان بە هەموو شێوە بکەن بەڵام یەکدەنگیەکەیوان تەنها قسەیە تەنها کۆبوونە لە پێناویەوەی کە شتێ نازانن بەڕای من ئێستا چی بۆ کۆبانی کراوە ئێمە سپاس دەکەین سپاس بۆ کاکی من لە سلێمانیەوە نەوزاد لە کەرکووکەوە سڵاوت لێبێ کاک نەوزاد لە خۆشی کاتوانم کاتت باش هەموو کاتێکت باش کاشوان بەنسبەت کۆنگرەی نەتەوەی ئەزای چۆن نابەسری ناکرێت چونکە ئێمە لە ئەو حیزبانی ئێمە ئەو پێدانە سیاسیە یەک زەلامێکی نیشتمانی نەتەوەی تیان نییە باشە فەر و مابانی کۆنگرەی نەتەوەی ببەسن سەرۆکەکەی بێلایەن بێ لە دەروی حیزبەکان بێ لە دەروی حیزبەکان بێ سەرۆکەی ئەمە چی تیاقەی چێگە ئێمە ئەگەر ببن بە شتێک لە ڕێی کوردستانی ڕۆژئاواوە نەبێ ئێمە بە هیچ نابی تورکیا بۆچی ئەوان بە حرەکەیەکی تۆریستدانە خەڵە بۆ ئێمە ناتوانین ڕەتیان بدەینەوە دێتە چۆن تو کۆنگرەی نەتەوەیە بەسی فەرما کۆنگرێکی نەتەوەی بەسن ئیطلاعاتی ئێرادان دانەشێنا کۆنگرەکە لەگەڵ میتی تورکیایە ئەمانە خەتەر و ترسناکن ئەم پێشدانە سیاسیە ئەم حکومەتە بنکە فراوانە خەتەر و ترسناکن لەسەر هەتا دەسا بدەستیانە بە کورد بە هیچ نابێ ئەمە زونەی لە دەستە دێن بە بۆنی ئەمانەوە ئەناکوری ڕۆژاوا زۆر ضرورە ئەمە کۆکردن بۆ چیە دانیشتنی بۆ چیە یان ئیدانە یان نازانبە بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە لە فەیسبووکەوە سەبارەت بە تەوەرەکە شنیا سەباح نووسیوێتی هیچی لێ بەرهەم نایەت مەبەستی کۆبنەوەکانە وەک هەر کۆبنەوەیەکی تریان گۆران شوانی نووسیوێتی هیچی تێدا بەسەر نییە هەمووی هەر کەسە بۆ خۆی هەوڵ دەدات هەر لە فەیسبووکەوە عوسمان عەزیز دەڵێت کوردی نەگەرچی تیرە تیرە و بەش بەشن هەمووتان وەک ئەندامی یەک لەشن گەر نەخۆشیەک ڕوو بکاتە هەر لایەکتان هەموو وەک یەک خاوەن ئازار و ئێشن هێدی کەریم نووسیوێت هیوادارم بەرژەوەندەکانیان بەلاوە بنێن بۆ سەرخستنی کورد لەم کاتەدا هێمن لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک هێمن کاک هێمن گوێت لێمانە پێشەچی دەستخۆشتان لێ دەکەم سپاس دەکەین فەرموو دەربارەی تەورەکە تەورێکی جوانە بەڵام من تێبینیەکەم لێ لەسەرەوە من لەناو کوردستانی باشوور دەگەورەترین کێشەمان بۆ دروست بەویش کێشەی شنگال بوو بەڵام هیدی نازانم چ سیاسەتێکە کە گۆڕا بوو بە کۆبانی خۆ کۆبانیش شوێنێکی زۆر زۆر گرنگە بۆ کورد دەبێت گرنگی پێ بدرێ بەڵام لێرە قەتل و عام کرا لێرە دەست درێژی سەر ئافرەت کرا کۆبانی ئێستا کەسی تێدا نەماوە تەنها شەروانانی تێدایە هەرچەند ئەوانیش بەڕاستی تێگای دەستخۆشیە کە چەند ڕۆژە بەرگری دەکەن و شەڕ دەکەن بەڵام نازانم قەزیەکە بووە کاگێ بن بەداخەوە دیارە نەیتوانین لەگەڵماندا بەردەوام بێت محەممەد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک محەممەد باش سپاس دەکەم ئێوارت باش ڕای کاکشان بەڕاستی ئەمە مەسەلەی کۆبانی بەڕاستی زۆر کەشبیرن لە کۆبوونەکەی ئەم ڕۆژەی چاپاتی کوردستان زۆر زۆر دڵخۆشت بەڕاستی یعنی ئینشەڵا سەرکەوتووە هەموو کوردیاوە لەبەر کۆبانەی هەموو ناو هەموو وڵاتەکان و ئەمریکا ئۆبامە خۆی سپیکەی لە کۆبات ئینشەڵا زۆر زۆر کەشبیر بەم کۆبنەی چاپاتی کوردستان ئینشەڵا وەکو بێلایەن وەکو بێلایەن قساکەن بەڕاستی کەشبیر بەم کۆبنەی دێکە ساڵە بچکی ناتە ئەو لێدانیشتویان لە پایە لەگەڵ سەرکردداوشە بەڕاستی کەشمیری بۆ کۆبنەی چاپاتی کوردستان بەڕاستی ئینشەڵا سەرکەوتوو زۆر زۆر سپاس بەرنامەکە دەکەم سپاس بۆ کاک محەممەد حامید لە شارە زۆرەوە سڵاو لێبێ کاک حامید ئەم کاتێ باش برا بە ڕێزەکەن سپاس هەموو کاتێکت باش کاک حامید فەرموو
یەک لە پێشەکی یەک عەرزی جەنابەکەم بەڵکوم یەکی بانگەوازکەی لە کەناڵەکەی بەڕێستانەوە بۆ ئەو سایەک بۆ سەحاب گڵابانەی کە ئیمکانیەتیان هەیە لە کەلارەوە تا دەربنی شارە زور عام بۆ ئەوە یارێکی گڵابەتیەکە بێن بۆ هاوەرەکانی باریکە و عربەت بۆ ئەوی لەو قوڵە دەرچن ئەگەر بە دیکۆمەتیش ڕسمیان بکرد پیشانی ئەو خەڵکەی زۆر مەمنونتانە ئەوە زۆر مهمە لەم کاتە مناڵی ئەو خەڵکە ڕسم ئەو قڕاژی خەڵکەکەش ئیمکانێتی هەیە ئەگەرەوە بکەن زۆر مەمنونتانە لەبارەی اینەکەشەوە گەرمەجان لەبارەی ئەم کۆبوونەوانەوە ئەگەر گەلی کورد لە بیدایەتی دروستبوونی کوردەوە یەک دەنگ و یەک ڕابواایە مێژووی میلەتی کورد ئاوا دروست نەبوو تەو تەماشای سکرتەکانی کوردە تا ئێستا لەبەر عەزەمەت و دەسڵات کورسی دەستبەرات نەبن لە دانانێن بۆ میلەتەکەی خۆیان بەس بۆ کات بۆ تورکیەک بۆ فارسێک بۆ عەرەبێک هەموو تڕوشەکە بن دۆ سوپاسی تر سپاس بۆ کاک حامید لە شارە زورەوە لە فەیسبووکەوە ئەنزار سابیر دۆلەمەڕی نووسیوێتی ئەگەر کورد هەموو یەک ڕیز بێت هەموو کێشەکان چارەسەر دەبن. حەسەن لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک حەسەن باش چۆنی بەڕێزم باش زۆر سپاس دەکەین کاک حەسەن زۆر سپاس دەکەم بنسبت ئەوەیە کە دەستخۆشی لەو پێمەگانی کوبانی بکەین بەڕاستی ڕاگرێکی زۆریان کردووە ماوەیە بەڵام لەلایەکشەوە ئەم تەلەڤیزیۆنی ئێوە بێت ئەمڕۆ بلانێ بە هەدەران ئەمریکا لەم وڵاتیان و پێم خۆشە دەستخۆشیش لە هینی ئەمریکا بکرێ کە کە نزیکی مانگی زیاترە گەڕک بە گەڕک قەسفی کوبانیەکە ئێمە بیمانێت لەماوەی 4 مانگە لەوانێت 4 جار قەسفی مەخموو کراوێ بەڵام بەس هەموو ڕۆژێ ئەگەر سێی CNN کەی یان 20 جار یان 15 جار یان 30 جار قەسفی کوبانیە کرێ قەسفی لەبەر پشتیوانێکی گەورەی خەڵکی کوبانی بووە ئەبێ سوپاسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکرێ و ئەو قونسڵانی کە لێرەن ئاگاداری لەوانێ متابعەی تەلەڤیزیۆن بکەن هەستەکەم بە درێژایی ئێمە هەر باسی ئەوان نەکەین هەر بەس بڵین شەڕەوانەکان شڕیان کردووە بەس قەسفێکی مکەسەفی ئەمریکا کە گەڕێک بە گەڕک گەڕی ئەوش وەزارەتی پێمەرگەی خۆمانەوە لێرە دانیشتون ڕسەدیان هێنێ کۆڵام بە کۆڵام ویان قەسفەکان. سپاس بۆ کاک حەسەن لە سلێمانیەوە ڕاستی لە کۆیەوە سڵاو دەبێ کاک ڕاستی سپاس دەکەم کاک ڕاستی فەرموو والله كاشوا في مبارك الكوارث بتعرف زي الاسلام يعني كردستان كيزاين تسوي جانيه بو كردستان الغير يعني هي ياسو كوارث شي رسل اتفاقي استراتيجي تابكي زور ممنونين بله باوي وشوش يعني كاشوا اواني يساكا مزاعده دكولتشينا كوباني اخرين بشير عادتني يعني هو هل بكرديه هل مزاعده اشتباهه حبيا بقرباني يكسي فكبن كقول لك جايب بدعش وده استفادة كده قول لك كده فكيف كانيا كجبابة دشكلة أو دشكلة أو أنا يوم غير مزايد سياسي ده كرة مسؤولة كان معهم بمونيكا ونوشة صورنا لغابو أردن دقرن كوري صارع مسلميش لزبور شهيد دبي والله قادوا يوم مسؤولان يوم بمبرن بس كرة كان بمونيكا ونوشة نصورنا كوري صارع مسلميش لا كوباني الشهيد دبي يعني دوكري شهيد هو بريا هم سركزا كان يموت صالح مسلم بودا هم بقرباني صالح مسلم زور ممنون سپاس بۆ پەیوەندەکەت ئومێد لە ئەڵمانیاوە ئەم کاتت باش کاک ئومێد فەرموو کاکەم کاتان باش لەگەڵ ڕێزم بۆ کەناڵی نارتی سپاس دەکەین ئێڵا کاک شوانیەک پرسیارەکەم ئایا ئەگەر لەم کاتەدا کۆنگرەی نەتەوەی نەبەسێ ئەیکەی ئەبەسترێ ئایا هیچ کاتێک هەیە بەقەی ئێستا کورد پێویستی بێکتر بێ و کورد پێویستی بە کۆنگرە هەبێت کۆنگرە دەتوانێت چی بکات بۆ کورد پێت وایە خوار هیچ نەبێ ئەبێتە سەتێک بۆ یەکڕیزی بۆ یەک بەڵێ خواگە هیچی زۆریشی تیانەکرێ هەر توانرێ بکرێ بە سەتێکی یەکڕیزی کە هەمویان هەژێر یەک وتارە ئەو شتانەی کە ڕۆژانە ئەگوزەرێت لەو دەڤەرە بە ئاگای هەموو لایەک بێ ئەوەشمان لەبیر نەچێت کۆنگرەك بڵێ کارێکی ئاسانە کارێک ئاسانیە بەڵام خۆ تا ئێستا سەرۆکی هەرێمی توانی لەسەر ئاسی باڵا لەگەڵ هەموو لایەنەکانە نەکو کۆنگرە با کۆبوونێکی ئەگەر بە ئاشکاش پێیان ناکەی خۆ توانە ژێر بەژێر بیکە خۆ مەزور نییە بەڵێ سپاس بۆ کاک ئومێد قسەکەی کاک ئومێد دەتوانین بۆ شێوەیە باسی لێ بکەین کۆنگری نەتەوەی کورد ساڵی پار ئامادەکاریکی زۆری بۆ کرا لێژنەی ئامادەکار هەبوو بۆ کۆنگرەکە بەڵام
دوجار هەر ساز نەکرا. ئێستا چەندین کۆبوونەوە دەکرێت لە نێوان حەزبەکانی هەر چوار پارچەی کوردستان بۆ دەبێت هەر کۆنگرە بێت، بۆ دەبێت هەر بەو شێوەیە قسەی لەسەر بکرێت کە پێویستی بە ئامادەکاری بێت. دەکرێت کۆنگرەکە بە شێوەی کۆبوونەوە بێوەکو ئێستا و لەو کۆبوونەوەیدا سەرکردە باڵەکانی حەزبە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان کۆ ببنەوە. دوجار ئێوە دەتوان ئەم پێشنیاز و ئەم تێبینیانە قسەی لەسەرکەن کە ئەگەر بە شێوەی کۆبوونەوە بێت چۆن دەبێت ساز بکرێەوە، چی تێدا بوترێت، چ بڕیارێک دەربکرێت ئەگەر دەستەواژەی کۆنگرەش بەکارنێنین کە کۆبوونەوەش بێکو کۆبوونەوەکانی ئێستا بەڵام لەسەر ئاستی باڵاتر بێت. ئەو کاتە ئەسعاد لەگەڵماندایە لە سلێمانیەوە. سڵاو دەبێ کاک ئەسعاد. ئێوارەتان باش سپاس دەکەین. لەکەم سپاس دەکەین کاک ئەسعاد. بەڕاستی کاک جان یعنی پێش هەموو شتێک ئێمە ئەگەردمانەوە قسە لەسەر مەسەلەی کۆنگرەی نەتەوەیی بکەینیان قسە لەسەر یەکدەنگی کورد و کاریگەریەکانی بکەین لەسەر وەزعی کورد لەسەر مەسەلەی باری نەتەوەیی کورد دەبێت پێش هەموو شتێ یەک شتێ بڵێن ئەویش ئەوەیە حیزب چییە؟ حیزب وەسیلەیەکە بۆ گەیشتن بە ئامانج. بەڵام لە کۆمەلگای ئێمە من ناڵێم یان لە کووردا بەداخەوە بە تایبەتی ئەو حیزبولانانەی کە قەراریان بەدەستە کە بڕیاریان بەدەستە کە چەند ساڵە پرۆسەی سیاسی و دەسەڵات و پەیوەندیەکانی کورد و ئەو مەزڵومیەتەی کوردیان بەکارهێناوە بۆ مەسەلەی کورد و بۆ بردنە پێشەوەی مەسەلەی کورد بەکاریان نەهێناوە، بەڵکم بەکارهێنانی ئەو پەیوەندیانە ئەو مەزڵومیەت ئەو مێژووی کە کورد هەیەتی ئەوە بەڕاستی بۆ بەرژەوەندی حیزبی بەکاریان هێناوە. بەڵێ کاک ئەسعاد بۆ گەیشتن بڵێ وەک خۆت دەڵێ ئەگەر حیزب وەسیلەیەک بێ بۆ ئامانج، ئێستا ئامانجەکە ڕوونەکە سەرکردەکان خۆیان دەڵێن داعش دژمنی هەموو کوردە نەک حزبێکی دیاری کراو. ئامانجەکە ڕوونە ئێستا کە کۆنگرەی بۆ ببەسترێت؟ ئەزانی دڵنیا بە ئەوەشی کە ئێستا سەرکردەکانی کورد دەیڵێن بەشێک لە سەرکردەکانی کورد زۆر دڵنیاتەکەم تەنها قسەی دەمە ئەجینا لە کردارە و لە نیەتە لە کردارە لە نیەتاوە لە ناخیاندا بەڕاستی بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی بنەماڵەی و بەرژەوەندێک تایبەتیەکانی خۆیان لە پێش هەموو شتێکەوەیە تەنها قسەیە من دڵنیاتەکەم ئەگەر یارمەتیم بە یەک دۆست بە کورتی کاک ئەسعاد لەبەر کاتەکە ئەگەر جان لەبەر کاتەکە زۆر بە کورتی بڵێ من دڵنیاتەکەم ئەگەر نیەتیان پاک بێت و فعلا بیانێ پرۆسەی سیاسی لە کوردستان و مەسەلەی نەتەوایەتی کورد و یەکدەنگی کورد بەرنە پێشەوە و بیخەنە خزمەتی ئەوە مەسەلە سیاسیەکان دڵنیاتەکەم کە توان کاریگەری زۆر باشیان هەیە. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ کاک ئەسعاد لە سلێمانیەوە. ئاورینگ لە هەولێرەوە ئەم کاتت باش. ئێوارە باش کاکشوان. سپاست دەکەین. ئێوارەت باش ئاورینگ خان. زۆر سپاس. پێشێکی دەستخۆشی ئەم بەرنامە جوانت لێ یەکەم. زۆر سپاس. هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم ئینشاءالله. سپاس دەکەین. فەرموو. کاکشوان خۆی ئەگەر کورد یعنی گەورەکانمان طبعا بتوانین کێشەی ئێمەی کورد گەورەکان تاوان ئێمە هەموو لەژە دەستی گەورەکانیش بریتین لە خۆمانی کە دەنگ بۆ گەورەکانی کەین بەڕاستی بە گەورەی خۆمان ئەوانیش ئەبێ ڕێگا چارەیەک بۆ کورد بدۆزنەوانی بۆ ئێمە بدۆزنەوانی. بەڕاستی تا ئێستا هیچ شتێک بۆ کورد نەکراوە. بەڕاستی ئایا کێیە گەورەی ئێمە کە خۆیان بە حکومەت ئەزانن کە خۆیان بە حکومەت ئەزانن خۆیان بە گەورە ئەزانن بۆ کێشەی کورد حەل ناکەن؟ یعنی ئەمە هەمووی سیناریۆ نییە، بەڕاستی سیناریۆی ئەمە. سپاس بۆ پەیوەندەکەت خات و ئاورینگ. محمود لە شەمێرانەوە ئەم کاتت باش کاک محمود. ئەم کاتە باش کاک شوانجار. سپاس. فەرموو کاک محمود. سڵاومان هەیە بۆتان. سڵاو لە جەنابیشت. سپاس دەکەین. برای بەڕێزم من دەربارەی ئەم مەسئولانەی بەغا مالیکی و عەمادی و جەعفەری و ئەمانە هیچ بۆ کورد ناکەن بە کورد ڕابێرن. دەردەکەی ئێران ئەمریکا چاوی زاقێتی کیمیاویەکەی دروست کرد 15 ساڵە ئەڵێ کیمیاویەکەی ئێران لەناوە بین. خۆی بۆ ساحێوی کیمیاوی ئێران، بۆ ساحێوی غازی خەردەل، بۆ ساحێوی ساروخ هەموو شتێکی پیا کرد، بەڵام ئەمریکا چاوی زاقەی تێ بە ئەمریکا ڕابێرێ ئێران. برای بەڕێزم مالیکی و ئەمادی و جەعفەری بە کورد ڕابێرن. ئەبوایە ئەمانە نەڕۆیشتایە بۆ بەغا بەلاوە بیان وتایە ئەبێ موچەی هەرێمی کوردستان بنێری. بۆ موچەیە نێرێ بۆ
بۆ داعشی پیاوکوش بەڵام بۆ کوردی نانێرێ ئەمانە ئەسڵی نییە بە کوڕ ڕابێرن ئەبواە ئەمانە نەڕۆیشتنایە لای خۆی زیرەکن لای خۆی وەزیرن هەمویان زیرەکن بەداخەوە. بەڵێ سپاس بۆ کاک مەحموود. مام جەوهەر لە کۆیەوە ئەم کاتت باش مام جەوهەر. ئەم کاتت باش ێوارە باش. زۆر سپاس دەکەین. لە سیاسەکانی کورد وازە ئوردوغان دەێنن ئەوە پرسیارەکەم نهێنیەکان چییە؟ لەگەر ئوردوغانیە تا ئێستا ئەسکرایان نەکردووە ئەوە پرسیاری دووەم. کەرکووک و مسن نەدرایتە ئوردوغانی ئەوە پرسیاری سێیەم. ئەو وەزیرانە کە چنۆ بەغدا بە منەتەوە ملت بەخێو دەکەن هەموویەکی بە ملیار دۆلار دارن پاشە وڵا پاسێمە چ سەکەی بەسێمە گەت و 52 ساڵ لە شەڕی بعدی خوێنەدا منە لەسەر ملت دەکەێتی بە ملەتی بفرۆشی و بەسێمە جا لەسەری کێشەی کورد بکرێت دەبی پەکەکە بڕیار بدا لەو کۆنگرەی نەتەوەی کورد و دەوڵەتی کوردیش لە پەکەکەیەوە هەڵدەستی ئەوانە بالەجی خۆیان بنووسن با ملت چاگاگای لە خۆی بی ئەوانە وازیان لە ملەتی نای ملت وازیان لێ نانی پێویستە ملت پێیان برێ خوا حەبستان بی بەسە 52 ساڵ درۆ هەتا ئێستا ئازاری کورد ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبی فرسەتی زیاد دەبی خۆپەرستنە لەسەر ملت زیاد دەبی کارەساتە لەسەر ملەتی دەبی مێژووی کورد دەریان کا لە کوردستان چارەسەری کێشەی کرد ئەوا دەبی بەکەکە چارەسەری کێشەی کورد دەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێ بەڕێزان کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان و پرسی کۆنگرەی نەتەوەی کورد ئەمە تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵکە هێمن لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگێمن. سپاس فەرموو کاگێمن. سپاس بەڕاستی کاکشوان حەزەکەم شتێکی بێڵم سەبارەت بە کۆنگرەی نەتەوەی کوردستان. برای بەڕێزم هەموو حیزبەکان ئەوانەی هەر چوار پارچەی کوردستان بەتابەتی پارچەی ڕۆژهەڵات و لەگەڵ پارچەی ڕۆژا بەڕاستی ئەمانە یعنی مەبەستم ئەم حیزبانە نوێنەرەکانیان بەڕاستی ئەمە نوێنەری حەقیقی ئەو گەلەی خۆیان نین کە کوردن بۆیە ئەوەی کە نوێنەرایەتی حەق بێ ینی بەتابەتی لە باشووری کوردستان ئێمە دوو حیزبانە یەکێتی و پارتیمان هەیە ئەمانش چۆنەڵی نوێنەرایەتی کەمینەیەگەکەن بەتابەتی ئەوەی کە دۆزێ چۆنەڵی لە ڕووی جەماوەری و جەماوەری هەبێت تەنها پەکەکەی بڵێ ئەویش بە حکمی عەبدوڵڵا وەجالان بۆیە کۆنگرەی نەتەوەی کورد بەبێ مامجلال بەبێ عەبدوڵڵا وەجالان بڕوان ناکەم هیچ سەرکەوتوو بێ هیچ سەرکردەیەکی تریش ئەوەی نوێنەرایەتی ئەو کۆبوونەوەی بکە ئەو کۆنگرێ بکە بەڕێ من کاکشوان چۆن پار و پێراکە کۆنگرەکە کرا بەڕاستی هیچ دەرەنجامێکی نەبوو و ئێساش ئەگەر بکرێ عەبدوڵڵا وەجالان و بەڕێز مامجلال ئەگەر ئەو جوانێکیانە من بڕوان ناکەم سەرکەوتوو بێ ڕێزێ من سراوی قبوڵ بکەن. سپاس بۆ کاگێمن مامەخەمە لە سلێمانیەوە ئەم کاتت باش. کاکشوان جان هەموو کاتێک باش. زۆر سپاس دەکەین. کاکشوان جان کێ حەز ناکات نەتەوەکەی یەک ڕیز بێ و سەر بەخۆ بێ تەنها ئەوانە نەبێ کە حکمی خێڵەکی و زلحیزبی پیشیانە لوتبەرز و خۆسەپێنن باسی یەکێتی نەتەوەی چی بکەین حیزبەکانی ئێمە کۆڵیان دەرهات بەدەست ئەجێندای دەرەچیەوە کاتێک ڕووماندێ باسی یەکێتی نەتەوەی بکەین کە حیزبەکان نەتەوەی بن و دوور بن لە عەقڵی خێڵەکی و زلحیزبی هەروەها هێزی پێشمەرگە بە نیشتیمانی بکرێت ئەبێ ئێمە لە کۆبانیەوە گەورەترین وانەی نەتەوەی فێربین لە کۆبانی هەموو پێشمەرگەن هەموو بەسەر و ماڵ و ئامادەی قوربانین بازرگان و فرۆشیارەکان خۆراک و کەلوپەریان بۆ خەڵکی کۆبانەیە بەڵام لای ئێمە لەگەڵ داعش بازاڕیان گەرمە و گەسیش لێی نەپرسراوەتەوە بازرگان و بازار خواخوای تەنگانەیەکیانە و شت بشارنەوە و گرانی بکەنەوە بازاڕەوە بەڕاستی پەکەکە و پەیەدە سەلماندیان نەتەوەین و بەرپرس و ئەندام و بە پەرلەمانتاریانەوە بە وەزیریانەوە ئامادەی شەڕ و قوربانین ئەمانەی ئێمە تەنها لە وتار و دەستکەوتا لە پێشەوەن بە کوشت. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەرەزان ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت ئێستا ئەم کۆنگرەی نەتەوەی کوردەیەکە لە کۆبوونەوەکەی دوێنەدا کە 35 حەزبی چوار پارچەی کوردستان یەکێک بۆ لە تەوەرەکانی قسەکردنی ئەوان کە ساڵی پار بوو دەبوو ئەم کۆنگرەی نەتەوەییە ساز بکرێ بەڵام تا ئێستا نەکرا لە بەروی پار دواخرا بەهۆی هەندێک کێشەوە کە زەخترین کێشەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکانانی کوردستان پاکەکە بوو کە لە ئێستادا هەندێک لایەن وەکو خۆسەپاندنی لایەنێک بەسەر لایەنەکەی ترەوە بوا سەیری ئەو کێشانە دەکەن. مەنگۆڕ لە بەستۆرەوە ئەم کاتت باش. ئەم کاتت باشی برا. زۆر سپاس دەکەین کاک مەنگۆڕ. براک جان من هیچ پێشنیارێکی نییە بەس پێشنیارەمە بۆ ئەو برا کوردانەکە پێشنیار دەکەن
قصير خلق مالي ناوي خلق ماين يعني قريبة قرباني قريبة قرباني فاكا كبير قريبة قرباني أي ما همو تشمال قريبة ما همو كردي لكن لبسو أجر إيمانا بين أو كل أو كبرى كل لو زيادة جيتن كليدة جيتن قصير خلق مالي أمن بس أو لبسو نعرفها كم ويا همو كرد كان همو برا كان لو أقصانا نريم بالتلفزيون. بله. هیچ پیشنهادیشونه دیوار کردن آماده خواهیم بخیر. سپاس بۆ پەیوەندەکەت. ئارام لە چۆنچەماڵەوە سڵاو دەبێ کاک ئارام. کاتتان باش. هەموو کاتێکت باش. بەڕێزی. وڵات دیارە پێم وایە ئەوەی کە باسی کۆنگرەی نەتەوەیی دەکرێت توانێت لە پێشترا کۆنگرەی یەکێتی نەتەوەیی نەبەستراومان دەزانین وە کارەکەی چوو دەرەنجامەکەی دەست تێوەردانێکی دەرەکی وڵاتانی ئیقلیمی هەبوو ئاوکاریش بەداخەوەی لایەنە سیاسیانەی کە ئێستا لە کوردستان و کوردستانی باشووردان و لە کوردستانی ڕۆژ ئاو ئەمانە گەورەترین کێشانەمەیە ململانەی سیاسی نێوەخۆییان هەیە ناتوانێت یەکدەنگ و یەک ڕیز بن هێزە سیاسەکان خەتابی سیاسیانە بێت بەردەوام لە ململانێدان بۆیە نەتوانراوە ڕوبەڕووی ئەو کێشە و قەیرانانە بنەوە کە ڕوبەڕووی کوردستان بۆ تۆ کە ئێستا بەتایبەت کوردستانی ڕۆژئاو هاوەروە هەرێمی کوردستان بڵێن باشوور پێم وایە دەبێت هێز و لایەنە سیاسەکان بێشەرمانە ڕوبەڕووی هەموو ئەو دەستێوەردانانە بنەوە چێن دەستێوەردان دەکات هەمومان دەزانین تورکیا ڕۆلی سەریکێ بوو لە پەخستی دواکەوتن و گرێنەدانی کۆنگرەی یەکێتی نەتەوەی بۆیە ئەمانە هەمووی وا دەکەن کە ئەم وڵاتانە کە وەکو ئێرانیش وە بەتایبەت چەند وڵاتێکی دی. بەڵێ سپاس بۆ کاک ئارام لە چۆنچەماڵەوە. جەبار لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک جەبار. هەموو کاتێکە کاکیان بەڕێزی زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم. سپاس دەکەین کاک جەبار فەرموو. بەڕێزی وەڵام من دەستخۆشی تەوەرەکەی لێ یەکەم وەکو پێشمەرگەیەکیش قسەی لەگەڵاکەم هیوادارم هەموو کەسێکیش خۆی با پێشمەرگە بزانێ وەکو چۆنەوە برادەرە خوێندی پێوە کردی دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی ئەگەر هەمومان خۆمان بە پێشمەرگە بزانیم وابزانم لە هەموو سەنەرەکانی پێشەوە سەرکەوتوو ئەبین ئینشاڵڵا هەر سەرکەوتووش ئەبین ئەو کەسانیشی کە ئامادەی هاوکاریان هەیە بتوانن هاوکاری هێزی پێشمەرگە بکەن لە سەنگەرەکانی پێشەوە من دەستخۆشیەکەم وەکو خۆم ئەمجار بەڕاستی پێشمەرگە چاوەڕێی هیمەتی خەڵکە لە ڕاستیای ئێمە بۆ سێ مانگەی معاشمان وەرنەگرتووە بەڵام خەڵکە بۆ خۆی واجبی خۆی گرێ و ئامادەیشی تایە و دەستخۆشی تەوەرەگەشی لێ یەکەم کە داو بزانەوە بەرنامە. سپاس کاک جەبار کامیل لە سلێمانیەوە ئەم کاتت باش کا کامیل. بەڕێزی تەستا کاتێک تۆ باش. فەرموو کا کامیل با گوێمان لێت بێ. بەڵێ ڕێز و سپاسم هەیە بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ تۆش. دەمەوێت وها قسە بکەم. جارێک لە نوێژێکی جومعەدا مەلایەک خوتبەدا بۆ خەڵکی ئەو شارە زۆر بەدرێژی باسی خوتبەکەی داد بۆ ئەو خەڵکەی کە دەوڵێدان و چۆن لە ئەنجامە یەکێ لەوانە پێوەڵێت بە مەلایەکە جەنابی مەحەممەدڵا پێگەیشتم ئەوەی کە تۆ دێزانی منیش دەزانم طبعا مامۆستا تۆ ڕادە دەڵێت چۆن ئەوەی کە منێ زانم تۆی زانی من بە جەزای هەموو تەمەنم کاری من مەلایی بووە پێشنەژی خەڵکم کردو وتار بۆ گەورەترین وتار خوێن بووم أنا قلت عليك جناب الإسلامي شزان خالد وريد على قرآن فرمي خالد بقى خرابته إن لدينا صار مسألة كونغرينا توي براسيم روخاتي كردستان سپاس بۆ کاک کامیل لە سلێمانیەوە لە فەیسبوکەوە دیلان سیروان نووسویەتی تاوەکو حەزب بوو بنەماڵەیە کەسێتی تێکەڵی کۆنگرە بێت هەرگیز کۆنگرەی نەتەوەیی سەر ناگرێت. شەماڵ لەگەڵماندایە لە حاجیاوەوە ئەم کاتت باش کاک شەماڵ. ئەم کاتت باش بەڕێزم. زۆر سپاس فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی نارتی جێگای خۆی کردووە لە دنی هەموو بینەرێک لە کوردستاندا. سپاسی هەمووتان دەکەین کاک شەماڵ. بەڕاستی تاکو حیزبێن و حیزبی بنەماڵە لە کوردستان مابێ میلەتی مە هەر دەچەوسێتەوە. هێزی پێشمەرگە لە پێشەوە شەڕە دەکا حیزبەکان لێرە سواڵیان بۆ دەکەن لەسەر دەستی خەڵک و لەسەر دەستی بزنسمانەکان پاران بۆ کۆ دەکەنەوە و بۆیان دەنێرن بۆ پێش شەڕێ. چاوەڕێ چ لە وڵاتێک دەکەی کاتێک دەستی سوال بۆ خەڵک درێژ دەکا بۆ چەکدارەکانی. بەڕاستی تاکە چەکداریش کە هەبێ لە هەموو کوردستاندا قەیەدە و پەکەکەیە. هەموو حیزبەکان فاشیلن تێدەگەی
زۆر سپاسیشان دەکەم بۆ بەرنامەکەتان تەنانەت یە کۆمنتیشم بۆ کەناڵەکەتان نەگەر بارگ نەبێ. بە کورتی فەرمون بەڵێ کاک شەماڵ کاتت ماوە دیارە. هیوادارم کاتێک باسی ئیزبێکی دەکەن لەبەرەوەی NRT کەناڵێکی بێلایەنە ڕووی ڕەشی هەموو ئیزبەکان بخەنە بۆ خەڵکیان ڕوونکەنەوە تێدەگەی هیچیان لە هیچیان باشتر بەڵێ کاک شەماڵ ئێمە سپاس دەکەین سپاس میلەتی فەقیر دەمژن. سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە فەرمان فایق نووسیدی کورد لە ڕابردووش یەکگرتوو نەبووە بۆیە بە ئامانجەکانی نەگەشتووە و بەم شێوەیە هەرگیز پێی ناگات. پارێزەر ئازاد دۆسکی نووسیوێتی کۆنگرەی نەتەوەیی دەبێت ئامانجی کورد بکاتە خاوەن ئاڵای خۆی لە UN یان لە نەتەوەی گرتوەکان وەک خۆی دەڵێت. بەڵێ هەر لە فەیسبوکەوە بارزان ڕەوف نووسیوێتی دیارە ناوی لایەنێکی سیاسی هێناوە دەڵێت هەر کۆنگرەیە کە ئەو لایەنەی تێدا بێت شکست دێنێت چونکە خۆسەپێنەرە لە هەر شوێنێک بەرژەوەندی نەبێت شکستی پێدێنێت. بیلال لەگەڵماندایە لە هەولێرەوە. بەڵە دیارە گوێ لە دەنگمان نییە هەر لە هەولێرەوە ئەحمەد لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە هەولێرەوە. کاک ئەحمەد گوێت لێمە؟ سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام فەرموو. وەنیگاکشمان باشی. سپاس دەکەم کاک ئەحمەد. کاکمان کۆنگرەی نەوەتەوەی کوردن پێم زۆر باشە بەو سەرتیگە بتوانین وەکو شیعە مەرجەعی تەقلیدا بنەدرین. چۆن من پێم وایە کورد پێویستی بە مەرجەعی تەقلیدە. بەو سەرتەی کە حزبەکانی ئێمە و ملەتی ئێمە بتوانن پێرەوی لێ بکەن و هیوادارم ئەو مەرجەعی تەقلیدەش خۆی بە بەرپرس بزانین. بەرپرس بزانین هەم بەرامبەری خدا و هەم بەرامبەری تاریخ. و هیوادارم خەڵکی ئێمەش ئەوەندە ڕەزبین نەبن هجومی سار و حزبانە نەکەن ئەدی هەر ئەو حزبە نەبێ حکوومەتیان دامەزراندووە. برادەرێزم پەکەکە و یەپەکە هیچ شان نییە. حزبەکانی ئێمە پارتیەکەی حکوومەتیان داناوە بیست چەند ساڵە. خەڵکی ئێمە بۆ ئەو هەندە لە سیاسەت نەشارەزانە. ئیتر سوپاستان ئەەکەم. سپاس بۆ کاک ئەحمەد. کارزان لە ئاکرێەوە ئەم کاتت باش کاک کارزان. ئەلۆ کاک کارزان گوێم لێتە؟ جوانی بەرزم باشین؟ زۆر سپاس دەکەین. تشکر دەستخۆشیان بەرامە لێرەکەم ڕێزم. سپاس کاک کارزان. دەلێزم پێشنیارێکم هەیە. فەرموو. سەرەتا ئەم بەرزە پێشترە تەلەفۆنی کرد دەستخۆشی لێرەکەم تاوتمانگووە. بەڵێ. بەرزم ئەو کۆبرێت ئێستا تەلەفۆنی کرد باسی پەکەکەی دەکرد. ناک پەکەکە بەڵکو پێشمەرگە بەڕێوە هەموو شتێکە. ئەگەر پێشمەرگە ئێستا نەبووە لە بەرگای جەنگەوە ناکو حرەفۆتایەکان لە دژەکان هەڵاتن. بەڵام زۆر کەسیان نازانێت کە پێشمەرگە چییە. بەڵێ سپاس بۆ کاکارزان لە ئەکرێەوە بوێر لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش. ئەم کاتت باش. فەرموو کاک قوربانگیان داوای لێبوردن ئەگەر بکرێت تۆزێ کاتم بلێتێ سەرکرد بەس لەسەر کەناڵەکەتان یەکەم جار من ڕەخنەمەیە. ئێستا کاتت هەیە فەرموو بەڵێ. ئەوە عەرز دەکەن یعنی داوای لێبوردن لە تەوەرەکەش دەرسم دەڵێن دەوڵەتی ئیسلامی داعشکاکە ئەگەر دەوڵەتی ئیسلامی با ئێمە هەمومان خۆمان ناونووسکەی ئێتر پەیوەندی بەڵام بکەین کەی دەوڵەتی ئیسلامیوە یعنی جێگەی داس کەناڵە کوردیەکان بە شێوەی گشتی دەوڵەتی دیکە کەوا ئیسلامن دەڵێن ئیسلامی نیە ئێمە لە وڵاتی مەبەستت بەکارهێنانی دەستەواژەکەیە دەوڵەتی ئیسلامی کاک بوێر خۆمان هەموو کەسێ دێتە سەر تەلەڤیزیۆن لەسەر کەناڵەکان باس لێکرێنجیەکەن ئەیکەوا بێت چی نایەکرێنجی دەکات سەبارەت سەیر کە لە سلێمانی تا ئێستا کۆمەڵی بارگژی هەیە ئەمانە هەموو هۆکارێکە موتی یەک نەگرتن و درزانی خۆمان لەناو خەڵکی دیکە. بەڵێ سپاس بۆ کاک بوێر لە کەڵەکچیەوە. بەڵێ بەرەزان ئێمە سبەینش لەگەڵتان بەردەوام دەبین و بۆ چوونەکانتان وەردەگرین ئەمڕۆ قسەمان لەسەر ئەو کۆبوونەوەی دوێنەی 35 لایەنی سیاسی هەر چوار پارچەی کوردستان کردووە پرسی کۆنگرەی نەتەوەی کورد کە یەکێک بۆ لە تەوەرەکان
سبێنێش بێگومان بەردەوامی لە وەرگرتنی بۆچوونەکانتان لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک هەر لە خۆشیدا بن.